سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی تری ئێمە و بینەران ئەبنەوە میوانی ماڵەکانی ئێوە خۆشەویست وەکو هەموو هەفتەیەک ئەم بەرنامەیەشمان کۆمەڵی دینامە و بابەتی ئێوەی خۆشەویست لەخۆ دەگرێت کاریەکە یەکەم پێشکەشتانی یەکەم بەڵام پێش دەستپێکی بەرنامەکە ناوبڕی وەرگرتین اینجا دەستپێکی شهروانو گزی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو لەم ئستاتە وەختەدا دەورێکی چارەنووساس تێدەپەڕێنین لەلایەکەوە لەگەڵ ئاڵوگۆڕی جدی لە ساحەی سیاسی ئێران و ڕوبەڕووین کە ڕاستەوخۆ لەسەر ئێستا و داهاتوومان کاریگەری هەیە و لەلایەکی ترەوە دوای چەندین ساڵ خەبات و دەستکەوتی بەنرخ لە بواری بەڕێوەبردننی دموکراتیکی کۆمەلگا و مافی ژنان و هەروەها هاوپشتی نەتەوە و ئاینە جیاوازەکان ئێستا بزوستنەوەی ڕۆژاوە لە کوردستانی سووریا لە یەکێک لە قۆناغە هەستیارەکانی مێژووی خۆیدایە. ئێستا زین و فکری بەشی زۆری ئێمە بەم بابەتانەوە مەشغوڵە. پرسیارگەرێک لەوانە ڕوتی ڕووداوەکان بەرەو کوێ دەچێ و چ ئەگەر و پێشادگەلێکی چاوەڕوان دەکرێ و دەبێت چ بکرێ. زۆر جار ئێمە ئەم پرسیارانە خۆمانی بەخۆیەوە خەری کردووە. هەر بەم بۆنەوە بەرنامەم هەفتەیەشمان تەرخان کراوە بە قسە و باز لەسەر ئەم بابەتە جگە لە قسەی خۆمان کەڵ گوەردەگرین لە ڕاو بۆچوونی کەسانێکی تریش لەم بارەوە. با لە پێشدا لەسەر ڕووداوەکانی سووریا قسە بکەین. هەموو دەزارن کە هێزەکانی سووریای دموکراتیک بە پاڵپشتی ئەمریکا ڕۆڵێکی سەرەکیان لە شکەستدانی داعش داگیرە. لە چەند ساڵی ڕابردوودا توانیان سیستەمێکی خۆبەڕێوەبەری تا ڕادەیەک سەرکەوتوو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دابمەرزێنن بەڵام لەگەڵ گۆڕانی هاوکێشە سیاسیەکان لە سووریا و داڕمانی ڕژیمی بەشار ئەسەد ئەم هێزانە لەگەڵ ئاستەنگی نوێ بەرەڕووبوونەتەوە. حکوومەتی نوێ دیمەشق کە بە ڕێبەرایەتی ئەحمەد شەرع کۆنە داعش پێکێنرا ئێستا داوای هەڵوەشانەوەی تەواوەتی هێزە کوردیەکان و تێکەڵبوونیان لەگەڵ ئەرتەشی ناوەن دەکات. ئەم داواکاریە کە لە ڕوانگەی هێزە کوردیەکانەوە بە واتای لە دەستانی هەموو دەستکەوتەکانی چەندین ساڵە و بە شێوەیەکی گشتی تەسلیم بوونە بە پێکاتەی دەسەڵاتی ناوەند لەگەڵ خۆڕاگری و بەرخۆدانێکی جدی بەرەڕووبووتەوە. ئەزمموی مێژووی خەڵکی کورد لە ناوچەکە دەریخستووە کە ئەم جۆرە تەسلیم بوونە زۆر جار بووەتە هۆی پەراوێز کەوتن و سەرکوت لە ناوچوونی ناسنامێنەتەوەی. لە چەند هەفتەی ڕابردوودا هێزەکانی حکوومەتی سووریا توانیویانە بەشێکی زۆری باکوور و ڕۆژهەڵاتی ئەم وڵاتە بگرنەوە کە ساڵانێکە لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیکدا بوو. ئەم پێشڕەویە خێرایە لە کاتێکدا ڕوودەدات کە هێزە کوردیەکان ڕایان گەیاندووە بەرگری لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیان دەکەن. بەڵام واقعیەت ئەوەیە کە ئەم هێزانە ئێستا لەژێر گەماروێ چەندین گوشاردان. بەڵام یەکێک لە خاڵە ئومێدبەخشەکان لەم قێرانەدا بریتیە لە کاردانەوەی خێرا و بەربڵاوی خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان. ئەو شەپۆ لە پاڵپشتەیە کە لە شارەکانی کوردستانی عێراق و تورکیادا کەوتوۆتە ڕێ نیشانەی هەستێکی قوڵی هاوپشی نەتەوەیە لە نێو خەڵکی کورددا. دەیان هەزار کەس هەوڵیان داوە بە هەر جۆرێک بێت خۆیان بگەێنە سنوورەکانی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە خەڵکی کورد لە وڵاتە. یەکەم شەپۆلی پشتیوانی جەماوەری لە کوردستانی تورکیا سەرەڕای بەکارهێنانی گازی فزمێرزڕێژ و ماشینی ئاوپڕژێن لەلایەن پاسەوانانی سنوورەوە توانی سنوور تێپەڕێنێت. ئەم بزووسنەوە جەماوەریە خۆڕستکە ئەوە نیشان دەدات کە بزووسنەوەی ڕۆژاوە لە سووریا تەنها پرسێکی ناوخۆی نییە بەڵکو بەشێکە لە خەباتی بەرفراوانتری خەڵکی کورد لە سەرانسەری ناوچەکە لە پێناو بەدەستێنانی مافەکانی. ڕەنگە تاڵترین بەشی ئەم قێرانە سیاسیە ئەمریکا بێت. ئەمریکا کە ساڵانێک بوو هێزە کوردیەکانی وەک هاوپەیمانی سەرەکی خۆی لە شەڕی داعشدا بەکارهێنا ئێستا هەنگاو بە هەنگاو لە پاڵپشتیەکانی بۆ ئەو هێزانە پاشەکشەی کردووە و پەیوەندیەکی نزیکی لەگەڵ ئەحمەد شەرعدا دروست کردووە. ئەم ڕەفتارە دووبارە بوونەوەی هەمان ئەو سیاسەتەیە کە ئەمریکا لە مێژوودا چەندین جار بەرامبەر بە کورد بەکاری هێناوە.
سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەرگیز بە پێ پرەنسیبی ئەخلاقیدا نەڕێژراوە، بەڵکو بەشێک بووە لە بەرژەوەندی مادی و بەرجەستەی ئەم وڵاتە. ئەوانەی تا دوێنێ گەشتبینیەکی ناواقعیان هەبوو سەبارەت بە پشتیوانی ئەمریکا لە خەڵکی کورد ئێستا بێهیوا بوون، بەڵام بۆ ئەم بێهیوایە زۆر درەنگە. ئەزمموی مێژوویی دەری خستووەکە پشبەستن بە زلهێزە دەرەکیەکان بەبێ بوونی استراتیژێکی سربەخۆ و پشتیوانی بەهێزی ناوچەی هیچی لێ سەوز نابێت. بزوستنەوەی خەڵکی کورد لە سووریا لە قۆناغێکی هەستیاردایەکە بڕیارەکانی ئەمڕۆ چارەنووسینەوەکانی جاهاتووی دیاری دەکات. ئەو ڕێگایانەی لە بەردەمدان زۆر نین بەڵام ڕوونن. یەکەمیان پاراستنی یەکیەتی و یەکڕێزی ناوخۆی شەفافیت لە بڕیارەکاندا. دووهەم پچەوکردنی هاوپشتی لەگەڵ پارچەکانی تری کوردستان و بەهرەمەندبوون لە پشتیوانی جەماوەری. سێهەم گەڕان بە دوای ئەو ڕێگە چارە دیپلۆماسیانەی کە مافی خەڵک بپارێزێت بەبێ تەسلیمبوونی تەواو. وە چوارم ئامادەبوون بۆ بەرگری ڕەوە لە کاتی پێویستە. ئەزمموی چەندین ساڵەی خۆبەڕێوەبەری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەری خست کە ئەم بزوستنەوەیە توانە و پۆتانسیێلی دروستکردنی پێکاتێکی دیموکراتیک و فرەنەتەوەی هەیە. ئەم دەستکەوتە نابێت بە ئاسانی لەدەست بدرێت، بەڵام پاراستنی پێویستی بە وشیاری و واقعبینی استراتیژی دروست هەیە. استراتیژیکان نەک لەسەر بنەمای گەشتبینیەکی ساویلکانە بە زلهێزە دەرەکیەکان و نە لەسەر بنەمای تەسلیمبوونێکی بێ ئەملا ئەولا بە گوشارەکانی حکوومەتی ناوەندی. چارەنووسی بزوستنەوەی ڕۆژاوا لە سووریا نەک تەنها بۆ خەڵکی کورد لە وڵاتە بەڵکو بۆ خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان و تەنانەت بۆ جاهاتووی سووریاش گرنگە. پاراستنی ئەم دەستکەوتانە ئەرکێکە لەسەر شانی هەموو ئەو کەسانێکە پابەندن بە ئازادی و مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوەکان. شهروانو گزی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 گزی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شهروانو 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 گرکتین برخانو نوی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 گرکتین برخانو نوی بده سنگانو بلزو بس که حیرانو شهروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من مانو شهروانو 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 دریا دوست دزانو کس کسوران ازمانو یان چکادش من مانو شهروانو 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 ئەمڕۆ کە ئەم بەرنامەیە پێشکەش دەکەین نزیک بە مانگێک بەسەر دەستپێکی شەپۆلی نوێ ناڕزایەتی جەماوەریەکان دژ بە کۆماری ئیسلامی تێدەپەڕێت. بەڵام هێشتا ڕاهەندە ڕاستەقینەکانی ئەو کارەساتێک کە تەنها لە 2 شەوی 18 و 19 بە فرانباردا ڕوویدا بە تەواوەتی ئاشکرا نەکراوە.
لە کاتێکدا کە ئینتەرنێت و ئەمڕازەکانی پەیوەندی لە سەرانسەری ئێران پشراون، ئەو ڕاپۆرت و بەڵگە باوەڕپێکراوانەیە کە وردە لە ناوخۆی وڵاتەوە بەدەست دەگەن بەیانگەری وێنایەکی ترسناکن لە سەرکوتکردنێکی سیستماتیک و کوشتاری بەربڵاوی خۆپێشاندەران. دەسەڵات بە بڕینی هەموو ڕێگاکانی پەیوەندی لە ئینتەرنێتەوە تا پەیامی مۆبایل و هێڵەکانی تەلەفۆن گوشاری گشتی خستە سەری. کوژراوەکانی بە ئاژاوەگێڕ و دوژمن ناوبرد و ڕێگای خۆشکرد بۆ جەنگێکی تەواو دژی خەڵک. بریندارەکانی لە نەخۆشخانەکان ڕفان، تەرمەکانی فرێدایە ناو کۆگاکان یان لە ئۆتۆمۆبیلە زەبەلاحەکاندا کۆی کردەوە و خێزانەکانی سەرگەردان ناردە ناو کەڵەکە تەرمەکان بۆ گەڕان بە دوای خۆشەویستەکانیاندا. هەزاران کەس لە منداڵ و پیر و گەنج دەست بەسەر کران. هەوڵیدا دەنگی شایەتانی تاوان لەوانەش کادری دەرمان بێدەنگ کات. دەسەڵات لە ژێر سێبەری ترساندن و تۆقاندن و یەکدەنگی ناوخۆی دەسەڵات هەموو ئەمانەی وەک نمایشێکی سەرکەوتوو لە مەدیاکانی خۆیدا تۆمار کرد. بۆ باشتر تێگەیشتن لە ئاستی ئەم کارەساتە دەتوانین بڵێین خامنەئی مرۆڤکۆش لە ماوەی چەند کاتژمێردا بەقەدەر نیوەی ئەو قوربانیانەیە کە بەنیامین نێتانیاهو جەنایەتکار لە ماوەی 2 ساڵی شەڕی غەزەدا کوشتی خەڵکی ئێرانی کوشت. بەڵام مێژوو نیشانی داوەکە ڕاستی هەمیشە ڕێگای خۆی دەدۆزێتەوە و وەک دەڵێن مانگ هەمیشە لە پشتی هۆردا نامێنێتەوە. ڕۆژێکی کە ڕووی ڕاستەقینەیەم کارەساتە ئاشکرابێت، جیهان لە سەدەی 21ەمدا لەگەڵ یەکێک لە گەورەترین جینایەتەکان دژ بە مرۆڤایەتی بەرەوڕوو دەبێتەوە. دنیا ناچیلا یادی ژنجیان و ئازادی دنیا ناچیلا یادی ژنجیان و ئازادی ژینە خانم و هەجارە ئەستا بچی بوو تارە لچکیدا بوو باد سەریا نازانم بۆچی گیرە هەر بە زۆڕایەن کێشان ڕایەن کێشا و بەردیان بەتمیاندا بەسەریا بەتمیاندا بەسەریا چاوت جوانە کانی باش ئیشی نەکرد دنیا ناچێ لە یادی ژنجیان و ئازادی دنیا ناچێ لە یادی ژنجیان و ئازادی Kan amu hadnada Lütçük yana kırdarsan Amu lütçük yan sultan Havar yan kırdu kıjan Dünya naçıyla yadi Zinciyanu azadi Ceyla yadi Zinciyanu azadi Amu dünya şalarya Matsi hanım ya neja Feni bu badaryaye Devi bu baimaye Feni bu badaryaye
چی لە یادی ژنجیان و ئازادی کاک عەلی لە بەشێک لە نووسراوەیەکدا ئاماژە بەوە دەکات کە گیان بەختکردووانی ئەم ڕاپەڕینەی دوایی لە ئێران هەر ژمارە نەبوون، هەر یەکێکیان ژیانێک بوون، هیوە و خۆشەویستی بەجەهاتوویەک بوو کە تێکدرا. ڕێزگرتن لە یادیان واتە گەڕانەوەی مرۆڤایەتی بەو شوێنەیە کە ئەم ڕژێمە دەیەوێت لە ناوی بەرێت. واتە گوتنی ئەم ڕاستیە سادەیە، ئێوە دەکوژن بەڵام کۆمەڵگا فرامۆشی ناکات. ئەم فرامۆژ نەکردنەوە ئەم یادکردنەوەیە تەنها بۆ شوێنگێڕان نییە، بۆ شکاندنی دۆخێکی تاریکە. گەڕانەوەی دەنگ بۆ کۆمەڵگایە، ڕاهێنانی هاوسۆزی و ئامادەبوونی ئاشکرا و ڕێکخراوە. هەر کۆمەڵێکی بچووک بمبۆنەوە زەربەیەکە لە دیواری خنکاندن و سەرکوت. هەر مۆمێک کە هەڵدەکرێ بەڵگەیەکە لە دژی جنایەتەکانی ئیسلامیەکان. هەر ناوێک لاپەڕێ پەروەندەیەکە کە لێوان لێو لە جنایەتەکانی دەسەڵاتی ئیسلامی و پێمان دەڵێ ئەم پەروەندە قورسە داناخرێ. ڕوونەکە کۆمەڵگا لە شۆکدا نامێنێتەوە. شۆک دۆخێکی هەمیشەیی نییە. هیچ دەسەڵاتێک نەیتوانیوە کۆمەڵگایەک بۆ هەمیشە لە بێدەنگی ترس و ماتەمدا ڕابگرێ. ئەم تاوانە گەورەیە هەرچەند بەمبەستی ئیفلیچکردنی کۆمەڵگا بەڕێوە چووبێ، بەڵام مێژووی خەباتی جەماوەری زۆر جار لێ تێپەڕیوە. ئەم تێپەڕبوونە بۆ دووبارە خۆ دروستکردنەوەیە، ڕێگایەکە کە لە پێشدایە و بە درێژایی مێژووی خەڵکی تینی و ئازادی و بەرابەری تاقییان کردوێتەوە. بەوە بڵین کەوابوو ئەم ڕاپەڕینە بە گولە ڕاناوەستێ، بەڵکو دەگەڕێتەوە و بۆ بیرەوەری کۆمەڵایەتی خۆی. یعنی لە ژیانی ڕۆژانەدا ڕیشە دەرەکات و لە ئاگایی کۆمەڵایەتیدا کۆ دەبێتەوە. ئەمڕۆ ئەوەی دەیبینن ئیتر تەنها تووڕەیی نییە، ناسینە، تەنها شی نییە، ئیرادەیە کە سەر هەڵدەدات. ئێستا ڕوونتر لە جاران کۆمەڵگە دەزانێت بەرامبەر چەند نیزامێک وەستاوەتەوە. هەر ئەم ئاگاداریە دەبێتە هەڵسانەوە و حرەکەت و ئیجامەی ڕێگا، بەڵام بە دەرزوەرگرتن لە ئەزمونەکانی. دەتوانین بڵین کۆتای ئەم کارە ساتە 47 ساڵەیە نەک خەونێکی ئەخلاقی، بەڵکو ئەگەرێکی ڕاستەقینە و مێژوویە. حکوومەتێکە مانەوەی خۆی لەسەر کوشتاری جەماوەر دامەزران دەبێت، زوو یان درەنگ لەژێر قورساری ئەم تاوانە و ئەم مێژوویە دەڕوخێت. کۆمەڵگایە کە مەرگ دەگۆڕێت بە بیرەوەری، شین دەکات بە هاوسۆزی و یاد دەکاتە کردەوەی کۆمەڵایەتی، کۆمەڵگایە کە دەتوانێت کۆتایی بەم مەکینەی مەرگە بهێنێت. یادی گیانبەختکردوانی بەڕێز گرانبەهایە، چونکە ژیان بۆ خۆی گرانبەهایە و کۆمەڵگای کە ژیان بە گرانبەهات دەزانێت ناتوانێت بیر لە ئەدامەی ڕێگا نەکاتەوە. ئەم بیرە بە گولە ڕاناوەستێت. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاخێزگەی ئەوین لە خیاڵانە. من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر، تژین لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. من شەقامێکی تووڕە و لاساورم، دوژمن دەردەکەم لە لاو دێوشارم. خوێنم جماوە و پاک خڕۆشاوم، ئاگرێکی بەتین وا لە هەناوم. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. گڕم بورکاونم پشتم چیاوەیە، دژمنی بەزی و پوشی دەمباوەیە. شاورم حەماسەم شەقامی ڕاسا و دژمن زەلیلە و کەوتووە داماوە. ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان، بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شاری ڕاپەڕی و کچ پێشەنگێتی، دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی. شار و ژیان و ژینا و ئازادی، دەچڕن گۆرانی
دژ بە بێدادی ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان شار و شەقام و ڕۆژهەڵاتی گڕ خوێنی جماوە و دژمن دەکا قڕ من ڕۆژهەڵاتم زێدی زاراکان بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان ئیتر ناوەستم هەتا سەربەستی شایانم نییە ژینی ژێردەستی شەقام ڕاپەڕا جەنگی ژیانە ئاخێزگەی ئەوین لە خیابانە ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. کاک هەژیر لە بەشێک لە نووسراوەیەکدا دەڵێ ڕۆژاوای کوردستان بە خوێنی 15,000 شەهید و بەرخۆدانی چەند ساڵە لەژێر دەسەڵاتی داعش و هێزە تەرۆریستیەکانی دیکە و پیلانی بەردەوامی ئیقلیمی نەک هەر بۆ کورد و کوردستان بگرە بۆ جیهان و مرۆڤایەتی بووە سمبۆلی ئازادی و خۆڕاگری. بۆ گەلی کوردستانیش خەریک بوو دەبوو ئەزمونێکی دیکەی خۆبەڕێوەبەری. شێروانانی ڕۆژاوا بە هەردوو ڕەگەزی کوڕ و کشیانەوە توانیان خەونی دەوڵەتی خلافەتی داعش لەبار ببەن کە مەترسیەکی گەورە بوو لەسەر تەواوی جیهان بە شێوەیە کە دوای بەرخۆزانی کۆبانی ناوی شێروانان و تەنانەت جلەکانی ئەوان بوونە سمبۆل و براندی گەورەی جیهانی. کاک هەژیر لە بەشێکی تری نووسراوەکەدا دەڵێ بەڵام مەخابن ململانێ و گۆڕانکاریە جیهانیەکان و بەرژەوەندی زلهێزەکان لە ناویاندا وڵاتێکی وەک ئامریکا جارێکی دیکە خەریکی دیزاینکردنەوەی جیهان و ناوچەکە لەسەر حسابی گەلانی بێدەوڵەتن و لە ناونیشانیاندا مافەکانی گەلی کوردستان کاری لەسەر دەکرێت و دەکەوێتە بەر مەترسی. ڕێکەوتنی پاریس لە ڕۆژانی 4 و 5 مانگی پێشوو کە تیادا ئیسرائیل و سووریای نوێی کۆکردەوە حکوومەتەکەی شەرع گەورەترین سازشی بۆ ئیسرائیل کرد لە بەرامبەر لێجان لە ئەزموونی ڕۆژاوای کوردستانی بەدەستهێنا. بۆیە دەبینین 2 ڕۆژ دوای سازشە ئابڕووبەڕانەکەی حکوومەتی شەرع بۆ ئیسرائیل دەستی هێزە تەرۆریستیەکەی حکوومەتی شەرع بۆ گیانی کورد لە 2 گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەخسوود ئاوەڵاکرا تا داعش ئاسا پەلاماری کورزانی ئەو 2 گەڕەکە بدەن بەڵام دیارە پیلانەکە زۆر لەوە گەورەتر بوو. خەونی ئەحمەد شەرع لە باربردنی تەواوی ئەزموونی ڕۆژاوای کوردستانە لەو باوەڕەدایە کە لەلایەن دەوڵەتی تورکیا و دەوڵەتەکەی و تۆمباراکی باڵبەزی ئەمریکا لە تورکیا ڕێنوێنی دەکرێت و پیلانەکەی بۆ دادەنرێت. لە بەرامبەرەوە پیلانە گەورەیە کە دژ بە ڕۆژاوای کوردستان جێبەجێ دەکرێت خەڵکی کوردستان دەبێت چی بکات؟ دەبێت تەواوی کوردستانیان و هەموو هێزێکی ئازادیخواز ئەو پیلانە لە دژی خۆیان ببینن. کاکەژیر دەڵێ من پێم وایە کەوتنی ئەزموونی ڕۆژاوای کوردستان کاریگەری لەسەر مانەوەی سنگ و بەردەوامی باقی بەشەکانی کوردستان دەبێت. لەم سونگەیەدایە دەبێت بە تەواوی هێزی مرۆیی و مادی و معنەوی لەسەر ئاسی تەواوی کوردستان و دەرەوەی کوردستان بۆ پشتیوانی لە بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان کارا بکرێ تا هەموو ئینسانێکی ئازادی خۆز لە سەرتاسەری جیهان دژ بەم کارەساتە بێتە دەنگ. نامێکی تری بەرنامەکەمان نامەی کاک سامانە لە بەشێک لە نووسراوەیەکدا دەڵێت کێشەی سەرەکی تێپەڕبوون لە دەسەڵاتی دیکتاتۆڕی لە ئێران نەک نەبوونی ناڕزایەتی کۆمەڵایەتیە بەڵکو نەبوونی خۆپێشاندانە نەتەنانەت نەبوونی هێزە سیاسیەکانە بەڵکو بە بڕوای من نەبوونی ڕێکخراوبوونی بەردەوامی کۆمەڵایەتیە. کۆمەڵگایە کە خاوەن ڕێکخراوە دامەزراوە و میکانیزمەکانی نوێنەرەتی کۆمەڵایەتی نییە تەنانەت لە کاتی ڕووخانی نظامێکی دیکتاتۆڕیدا لە مەترسی بەرهەمهێنانەوەی شێوازە نوێیەکانی دەسەڵاتخوازی فاشیزم و پۆپۆلیزمدایە. بە پێشبەستن بە تیۆریەکانی کۆمەڵناسی سیاسی تیۆری بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و ئەزمونە مێژوویەکانی ئێران و جیهان دەکرێت باس لەوە بکەین کە یەکگرتووی سیاسی بێڕێخستنی کۆمەڵایەتی دەگاتە بۆنبەست و تێپەڕبوون لە دۆخی ئێستا تەنها کاتێک دەکرێت کە بزوستنەوە کۆمەڵایەتیەکان ڕێکخراو بن هاو ئاسۆ بن ئەو کات هێزە سیاسیەکان لە ناخی ئەم بزوستنەوانە سەر هەڵدێنن. ئەم ڕێبازە نەک نکۆڵیکردنە لە هێزە سیاسیەکان بەڵکو و پێناسەکردنەوەی ڕۆڵیانە لە پەیوەندیدا لەگەڵ کۆمەڵگا. دەتوانین بڵین
هاوکاری سیاسی بێ هاوکاری کۆمەڵایەتی نە بەردەوامە و نە ڕزگارکەرە. یەکگرتووی بناغەدار نەک لە ڕێکەوتنی سەرکردەکانەوە یان لایەنە سیاسیەکان بەڵکو لە نزیکبوونەوەی بزوستنەوە کۆمەڵایەتی ڕێکخراوەکان لەسەر داواکاریە هاوبەشەکان شکڵ دەگرێت. ئەو کاتەیە کە پێشڕەوان و هەڵسوڕەوانی ئەم بزوستنەوانە دەتوانن بەرەو ئاستی دروستکردنی ڕێکخراوە سیاسیەکان بڕۆن کە نەک لەسەر بنەمای ئایدۆلۆژی بەڵکو کاتێک کە لەسەر بنەمای پێداویستی بەرژەوەندی و داواکاری ڕاستەقینەی کۆمەلگا شکڵی گرتووە. ئەم ڕێگایە نکۆڵی لە یەکگرتووی سیاسی ناکات بەڵکو بەرزی دەکاتەوە بۆ ئاستێکی بەرزتر. دەتوانین ئەم باسە ئاوا کۆبکەینەوە. بێکۆمەلگایەکە ڕێکخراوبوونی هەبێت، دامەزراوە سربەخۆکانی هەبێت، میکانیزمەکانی بەشداری بەردەوامی هەبێت و بتوانێت دەسەڵات بگرێت، کۆنترۆڵ بکات و پرسیاری لێ بکات. هیچ سیستەمێکی سیاسی تەنەهانەت بە باشترین یاساکانیش ناتوانێت ئەم حکومڕانیە ڕاستەقینەیە بخاتە بوار یان بیپارێزێت. لەم ڕوانگەیەوە ڕێکخراوبوون و حزبی بوون نەک مەترسی بۆ ئازادین بەڵکو مەرجی دەرفەتن. حیزب ئەگەر لە ناو کۆمەلگای ڕێکخراودا هەڵبکەوێت یان بە شێوەیەکی ڕاستەقینە پەیوەندی پێوە بکات نەک ئامڕازی دەسەڵاتە بەڵکو دەبێتە ئامڕازی جێبەجێکردنی ویستی کۆمەڵایەتی. ئەم هەڵسەنگاندنە بەبێ هیچ شێوەیەک بە واتای بێباوەڕبوون بە هێزە سیاسیەکانی ئێستا نییە. پێچەوانە ئەوان دەتوانن لە پرۆسەی ڕێخستنی کۆمەڵایەتیدا ڕۆڵ بگیرن، یارمەتی بەهێزکردنی ڕێکخراوەکان و بزوستنەوەکان بدەن، لە داڕشتنی ئاسۆی سیاسی هاوبەشدا بەشداری بکەن، لە کۆمەلگای ڕێکخراودا بەشێک بن لە ڕێکخراوە سیاسیەکانی داهاتوو. بەڵام ئەم ڕۆڵە تەنها کاتێک مسۆگەر دەبێت کە لە کۆمەلگاوە بۆ سیاسەت بڕوات نەک پێچەوانەکەی. مەشروعیەتی سیاسی داهاتوو نەک لە پێشینەی مێژوویەوە، نە لە ناوەوە، نە لە ئایدۆلۆژیەوە، بەڵکو لە پەیوەندی ڕاستەقینە لەگەڵ کۆمەلگای ڕێکخراوەوە بەدەستێت. دیکتاتۆری تەنها ڕژیمێکی سیاسی نییە بەڵکو دۆخێکی کۆمەڵایەتیە کەوا بوو تێپەڕبوون لەم سیستەمە نەک تەنها گۆڕینی حکوومەتە بەڵکو گۆڕانی پێکاتەکانی دەسەڵات لە کۆمەلگادایە. ئەم گۆڕانە تەنها کاتێک دەکرێت کە کۆمەلگا لە کۆمەڵێکی پەرتەوازە بگۆڕێت بۆ سوبژتێکی ڕێکخراو، لە ناڕزایەتی کاتی بگوازێتەوە بۆ کردەوەی کۆمەڵایەتی بەردەوام و لە کاردانەوە بەرامبەر دەسەڵات بگاتە جێبەجێکردنی دەسەڵاتی کۆمەڵایەتی. بێ ئەم گواستنەوە کۆمەڵایەتیە هەر گواستنەوەیەکی سیاسی ناجێگیر و مستعدی بەرهەمهێنانەوەی دیکتاتۆرێکی تر دەبێت. کێشەی سەرەکی ئێران نەک نەبوونی قارەمانە، نە نەبوونی دروشمە، بەڵکو نەبوونی کۆمەلگای ڕێکخراوە. کۆمەلگایە کە ناتوانێت خۆی ڕێک بخات، تەنانەت لە کاتی سەرکەوتندا توانایی پاراستنی دەستکەوتەکانی خۆی نابێت.
کاک بەهرۆز لە یاداشتێکدا نووسیویەتی بەرخۆدانی خەڵکی کوردستان لە شکاندنی گەماروی کۆبانی لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە خاڵی وەرچەرخان بوو لە شەڕەکەدا و سەرەتای داڕمانی کۆنتڕۆڵی خاکی داعش بوو. بۆیە پێشڕەوی ئەمڕۆی سوپای سووریا بۆ سەرکۆبانی زۆر گرنگە. میلیشیا جیهادیەکانی شەرع لە ئێستاوە دەستیان کردووە بە شکاندنی گۆڕی ئەو شەڕکەرانەی کە 12 ساڵ لەمەوبەر لەو شەڕانەدا دژ بە داعش گیانیان لەدەستەوە. دیارە مەبەستیان تۆڵەستاندنەوەیە لە خەڵکی کوردستان و لەم ڕێگایەوە تۆڵەستاندنەوە لە مرۆڤایەتیە. ئەگەر کوێربوونی تۆمباراک نوێنەری ئەمریکا بەرامبەر بە سروشتی ڕاستەقینەی سوپای شەرع و تامەزرۆیی بۆ ڕازیکردنی ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ببێتە هۆی ئەوەی سوپای نوێ سووریا کۆبانی بگرێت، بە دڵنیایەوە دوو ئەنجامی لێ دەکەوێتەوە. یەکەمیان کۆمەڵکوژی، دووهەم ئیسلامیەکان ڕوخانی کۆبانی وەک تۆڵەی شکستی داعش و نیشانەی دووبارە لەدایکبوونەوەی ئەو ڕێکخراوە دەبینن. ئامادەی ترامپ و تۆمباراک بۆ ڕاگەیاندن بە سوپای سووریا بۆ سەپاندنی ئیرادەی خۆی بە زۆر لەبری ئەوەی سووریای نوێ ئاسایش و سەقامگیرتر بکات دەتوانێت ببێتە هاندەری دروستبوونی شەپۆلێکی گەورەتری تیرۆر، نەک تەنها لە سووریا بەڵکو زۆر دوور لە سنوورەکانی سووریاش و داوێنی خۆیان دەگرێتەوە. چەکردن بڕیارەکە ڕوونە، ئێدامە بە بەرخۆدان. ئەرکی هەموو کوردستان و خەڵکی کوردستان و هەروەها بیرێکی ئازاد و ئینسانی ئەوەیە کە ئەم بەرخۆدانە بەهێز بکات تا تاریکبیران نەتوانن دەست بەسەر کوردستاندا بگرن. دیفاع لە مرۆڤایەتی ئەرکی سەرشانی هەر ئینسانێکی ئازادبیر و مرۆڤ دۆستە. تۆ دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لەژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە. سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە. دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە. بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەدین نەهاری بوون هیچ نەخشێکی تێ نەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەت وانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە. بێتامترین قسەی دنیا باستی دمۆکراسیەکە جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە.
نەخشێکی تێنەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵە خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بۆشتایانە چەک نەبین لە هالیوود هیچ نەخشێکی پێ نەبووایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەوەی ئینسانیەت مردووە سیاسەتوان ئیمزا مەدا لەوێ منداڵ خەوتووە کاکیوان نووسراوەیەکی لەسەر دۆخی ڕۆژاوە هەیە کە ئەوە دەست پێ دەکات دەڵێت ڕۆژاوە ئەمڕۆ لە حاڵەتێکدایە کە ڕابردوو ئێستا و داهاتووی خەباتی خەڵکی کوردستانی بە شێوەیەکی ڕوون بە یەکەوە گرێدراوە. ئەوەی بە ناوی ڕێکەوتەنامە لە نێوان حکوومەتی ناوەندی سووریا بە سەرکردایەتی ئەحمەد شەرع و هێزە دموکراتیکەکانی سووریا واژۆکراوە نە بەرهەمی ئاشتیە نە نیشانەی سەقامگیری و نە ئەنجامی گفتوگۆیەکی یەکسانە، بەڵکو هەوڵێکی حیساب بۆ کراو بوو بۆ کۆتایهێنان بە یەکێک لە ئەزمونە ڕزگاری خوازەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. ئەزمونێکە لە ناو جەنگ لەگەڵ داعشدا دروست بوو تەواو بەم هۆیەوە ئەمڕۆ بووەتە ئامانجی سەرەکی پرۆژە ئرتجاعیە هەریمی و جیهانیەکان. کوردانی ڕۆژاوە کاتێک چوونە ناو جەنگ دژی داعش کە زۆرینەی دەوڵەتانی هەرێم یان ڕاستەوخۆ لە شکڵپێدان و بەهێزکردنی ئەم دیاردەیە ڕۆڵیان هەبوو یان بە بێدەنگی ڕێگایان بۆ بڵاوبوونەوەی خۆش کردووە. تورکیا سنوورەکانی خۆی کردە ڕێڕەوێکی پارێزراو بۆ هێزە جیهادیەکان، دەوڵەتە ئرتجاعیە عەرەبیەکان بە پارە و ئایدۆلۆژیا خۆراکیان بەم ڕەوتەدا و دەوڵەتی دیمەشق لە قۆناغە بڕیاردەرەکاندا ئەولەویەتی خۆی نەک شەڕ دژی داعش بەڵکو و سەرکوتی هێزە نەیارەکانی خۆی دانا. لەم چوارچێوەی ئاوەهادا بەرگریکردن لە کۆبانی و دواتر شەڕە خوێناویەکان لە حەسەکە منبەج ڕەقە و دەرەزووردا نەک بەشێک لە پیلانێکی نێودەوڵەتی بەڵکو بڕیارێکی کۆمەڵایەتی بوو بۆ مانەوە و بەرگریکردن لە مرۆڤایەتی. خەباتی کوردانی سووریا لەگەڵ داعش تەنها سەرکەوتنێکی سەربازی نەبوو، ئەم خەباتە ئەزمونێکی قوڵ بوو لە ڕێخستنی کۆمەڵایەتی هاوژیانی نەتەوەیی و بەرگری لە دەستێژی ارتجاعیانی. لەناو ئەم جەنگەدا مۆدلێک شکڵی گرت کە ژن لە لادێوە هێنایە ناو دەسەڵات. کەمینەکانی کردە هاوبەشی دەسەڵات و ئاین لە ئامڕازی حکومڕانی جیا کردەوە. ڕۆژاوە لە ئێرەوە واتە بووە هەڕەشێکی ڕاستەقینە بۆ ئیسلامی سیاسی، نەتەوە پەرستی، شۆڤێنیستی و دەوڵەتە دەسەڵات خوازەکان. هەڕەشەیەکە نەک بە تانک بەڵکو بە دەرفەتی ژیانێکی جیاواز مانای پێدا کرد. دوای شکستی سەربازی داعش مەیدانی شەڕ گۆڕدرا، بەڵام ماهیەتی بەرەوڕووبوونەوە چووە قۆناغێکی ئاڵۆستر. ئەم جارە لە ڕێگای سیاسەت دیپلۆماسی ڕێکەوتەنامەوە هەڵدرا تا ئەم دەستکەوتە وەرگرنەوە. ئەمریکا کە لە سەردەمێکدا تەنها بەهۆی پێویستی لەگەڵ قەسەتەدا هاوکاری دەکرد بە گۆڕینی ئەولەویەتەکانی خۆی بە تایبەت لە چوارچێوەی سیاسەتی ترامدا نیشانی داکە هیچ پابەندبوونێکی بە مافەکانی گەلی کورد نییە. لەم ناوەدا ڕۆڵی تورکیا ڕۆڵێکی ناوەندی و بڕیاردەرە. لە یەکەم ڕۆژەکانی شکڵگرتنی خۆبەڕێوەبەری لە باکووری سووریا ئەنقەرە ڕۆژاوای بە هەڕەشەیەکی استراتیژی دانا، نەک تەنها بەهۆی پەیوەندی لەگەڵ جوڵانەوەی کورد لە پارچەکانی تر، بەڵکو بەهۆی ئەو مۆدلەی لە ئیدارەی کۆمەلگا کە دەیتوانی ئیلهام بەخش بێت. تورکیا بە بەکارهێنانی دەستگای ئەمنیەتی، هێزە نیابەتیەکان و ڕوژاندنی نەتەوەپەرستی دژە کوردی و ڕێخستنی بەشێک لە عەشیرەتە عەرەبەکان هەمیشە بە دوای لاوازکردن و لە کۆتاییدا لە ناوبردنی ئەم ئەزمونەدا بووە. ئەوەی لە ڕەقە و دەیرە زووردا بە ناوی ئاژاوەی عەشیرەتی ناسێنرا بێ ئەم پشتیوانیەی پاڵپشتی هەرێمی هەرگیز نەیدەتوانی بگاتە ئەماستە. دەوڵەتە ئیرتجاعیە عەرەبیەکانیش چ بە بەشداریکردنی چالاک و چ بە بێدەنگی لەم پرۆسەیەدا بەشدار بوون. بۆ ئەم دەوڵەتانە هەر ئەزمونێکە نیشاندا دەکرێت بێ ئیسلامی سیاسی
بێدەوڵەتی ناوەندگەرای سەرکوبگەر و بێپشبەسن بە دەسەڵاتە دەرەکیەکان کۆمەڵگایەک بەڕێوە ببرێت بە هەڕەشەیەکی جدی بۆ سەر خۆیان دەزانن. لەبەر ئەوە سەقامگیریەکی دامەزراو لەسەر سەرکوت و هێزە جیهادیەکان بۆیان قبولکراوترە لە بەردەوامبوونی ئەزموونێکی دموکراتیک. ئەحمەد شەرع بەرهەمی ئەو هاوکێشە ناوچەیەیە کە کاکیوە لە نووسراوەکەیدا ئاماژێ پێدا بوو. لە ئیدامەدا دەڵێت ئەحمەد شەرع نەک جیابوو لە ڕابردووی تێرۆریستی خۆی بەڵکو ڕێخستنەوە لە قاڵبی دەوڵەتێکدا بوو. هێزەکانی ژێر فەرمانی ئەوە هەمانەوە هێزانن کە خەڵکی کورد ساڵانێکە لەگەڵیاندا لە جەنگدا بوون. بەم جیاوازیەوە کە ئەمڕۆ لە ژیاتی ئاڵای داعش بە زمانی یاسا حاکمیەت و تێکەڵکردن قسە دەکەن. گواستنەوەی کۆنتڕۆڵی زیندانەکانی داعش بۆ دەوڵەتی ناوەندی و توانەوەی پاشماوەکانی ئەم هێزانە لە سوپای فەرمیدا نەک کۆتایی تیرۆریزمە بەڵکو گواستنەوەیەکی تر بوو بۆ ناو دەسەڵات. مەترسیەک کە لە کاتی پێویستدا دەتوانێت ببێتە هۆی پاکردنەوەی نەتەوەیی کۆچی زۆرەملێو لە ناوبردنی تەواوەتی دەستکەوتەکانی ڕۆژەوە. لەگەڵ ئەوەشدا گەلێک لە کۆبانیدا بەدەستی بەتاڵ لە بەرامبەر داعشدا ڕاوەستاون باش دەزانن کە تیرۆریزم جگە لە ناو نیشانی جیاوازی یەک ماهیەتی هەیە. ڕێکەوتنامەیەکی کە لەسەر بنەمای زۆر فشاری نێودەوڵەتی و پشتگوێخستنی ویستی خەڵک دەنووسرێن لە کردەوەدا لەسەر بەرخۆدانی خەڵک لە ماف و کەرامەتیان دەشکێن. ئەوەی ئەمڕۆ لە سووریا بەناوی دەوڵەتی نوێ خەریکە شکڵگرتنە لە ڕووی ماهیەتەوە جیاوازی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران نییە. هەردووکیان پرۆژەن بۆ لادانی چەکی سیاسی بۆ نکۆڵیکردن لە مافە نەتەوەیەکانی کورد و نەتەوەکانی تری ستەم لێکراو. ئەمینکردنی ژیانی ڕۆژانە و مەشروعیت بەخشین بە سەرکوت و بە چەمکەکانی وەک خەبات دژی تیرۆریزم و پاراستنی تەوامیەتی هەرزی. هەروەها چۆن لە سنە و مەهاباددا سەرکوت بە ناوی ئیسلام و سیستەم بەڕێوە دەچێت لە قامیشلو و کۆبانیشدا سندنەوەی دەستکەوتەکانی خەڵک بە ناوی دەوڵەت و یاسا دەچێتە پێشەوە. بۆ گەلی کورد ئرتجاع سنوور ناناسێت. خەبات دژی ئرتجاعی ئەحمەد شەرع لە سووریا و خەبات دژی ئرتجاعی کۆماری ئیسلامی لە ئێران دوو بەران لە یەک شەڕێکی مێژوویدا. سەرکەوتن یان شکەست لە هەر یەکێکیاندا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەوەی تر دەکات. بەرگریکردن لە ڕۆژاوا بەرگریکردنە لە کوردستانی ڕۆژهەڵات و بەرگری لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا. داهاتووی گەلی کورد لە هەردوو بەشدا تەنها لە ڕێگای پەیوەستکردنی ئەم خەباتانە و ڕاگررتنی هاوکات لە بەرامبەر هەموو شێوازەکانی ئرتجاعدا مسۆگەر دەبێت. شیریانی بخشندەی ماڵ و زال و جان ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیر لە مێشکابێت هەوڵدان تێکۆشان بۆ ژان پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە تاگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادووری دێت سەرما و برسێتی و ئازاری ژان نامەڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناوەتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی. کاک ڕەحیم لە یەکێک لە بەرنامەکانی پێشووماندا نامەیەکی ڕوو بە لاوان نووسی بوو. ئەم جارەیش نامەیەکی تری بۆ ناردووی نووسیویەتی. ئازیزانم ئەم نووسینە نە بۆ کەپکردنەوەی تووڕەیتانە و نە بۆ نەسێحەت لەسەرەوە. تووڕەیتان مافە، ئەنجامی هەژاری، هەڵاواردن، سوکایەتی، زیندانە، شکنجە، گەندەڵی سیستماتیک و داهاتووی کەکە کۆماری ئیسلامی لێتانی دزیوە. مافتان هەیە هاوار بکەن، مافتان هەیە شەقام بگرنەوە، مافتان هەیە ئەم ڕژێمەتان نەوێت.
بەڵام تەواو لەم ساتە چارەنووسازەدا مەترسیەکی گەورە هەیە، ئەوەی کە شۆڕشەکەتان بدزن، ئەوەی تووڕەئی بە حەقتان لە ڕێگەی ئازادی و دادپەروەری لا بدەن بەرەو ڕابەردروستکردن وابەستەیی و دووبارە بەرهەمهێنانەوەی ستەمکاری. کۆماری ئیسلامی تەنها حکوومەتێکی گەندەڵ نییە، مەکینەی کوشتار و سوکایەتی بە مرۆڤە. ڕژیمێکە دەیان ساڵە بۆ مانەوەی کۆمەڵگەی هەژارتر پرش و بڵاوتر کردووە و هەر جارێک خەڵک ڕاپەڕیوەنی وەڵامی بە گولە داوەتەوە. زیندان، دەستێژی ئەعدام و درۆ. بەم هۆیەش کاتێک ناڕزایەتی بەرز دەبێتەوە دوو پرۆژە هاوکات چالاک دەبن: سەرکوتی خۆیناوی لە شقام، لادانی سیاسی ناڕزایەتیەکان بەرەو ڕزگارکەر تاژ لە ڕێگای دەستێوەردانێکی دەرەکی. لە دۆخێکی وەهادا هەم دروشمگەلێکی وەک مەرگ بۆ سێگەندەڵ دەردەکەون، هەم چهرەگەلێک وەک ڕەزا پەهلەوی وەک ڕابەر پڕۆپاگەندەیان بۆ دەکرێت و هەم بانکردن بۆ دەستێوەردانی دەرەکی وەک ڕێگای ڕزگاری بە خەڵک دەفرۆشرێت. ئەمە ڕووداوێکی ڕەمەکی نییە، پێش هەر شتێک ڕوونی بکەینەوە. کۆماری ئیسلامی نەک چاکسازی وەردەگرێت، نەدەکرێت پێکەوە ژیانی لەگەڵدا بکرێت. ئەم ڕژێمە لە ڕۆژی یەکەمەوە بە سەرکۆت بنیادرا و بە سەرکۆت زیندومایەوە. کۆماری ئیسلامی خەڵکی هەژار کرد و سامانی وڵاتی سپارد بە تووڕەیەکانی ڕانتوسپە، تۆڕەکانی واتە ڕانتوسپە. کرێکاری بێماف کرد و مامۆستای زیندان کرد، سوکایەتی بە ژنان کرد و جەستەی مرۆڤی کردە مەیدانی حکوومەت، زانکۆی ئەمنی کرد و قەڵەمی کردە تاوان، نیشتمانی فرۆشت و وڵاتی کردە مەیدانی میلیشیاکانی ناوچە و هەر دەنگێکی ئازادی خواز بە زیندان، ئەشکەنجە و ئیعدامی خەفە کرد. ئەم ڕژێمە نەشەرعەتی هەیە نەداهاتوو، بۆیە دیفاع لە ژیان و کەرامەتی ئینسان بەرامبەر بە دەسەڵاتێکی وا مافی بێ ئەملا ئۆلای خەڵکە. بەڵام چونکە کۆماری ئیسلامی ڕووخانی حتمیە دەیانەوێت دوای ئەو واتە دوای کۆماری ئیسلامیتان بۆ دیاری بکەن، واتە شۆڕش لە خەڵک بدزن. ڕەزا پەهلەوی لە گفتوگودایە لەگەڵ تۆڕی فاکس نیوز ڕاستەگەڵێکی کورتووە کە دەبێت بێپەردە ڕەخنەیان لێ بگیردرێت، چونکە ئەم قسانە تەنها هەڵانی نەخشەن. ئەو ڕوو لە دۆناڵد ترامپ دەڵێت بە ئازادکردنی ئێران ئەم میراتە بە هەمیشەی بکەن تا گەورەی بۆ ئێران بگەڕێتەوە. ئەم ڕستەیە واتە ئازادی خەڵکی ئێران نەک بە هێزی خەڵک بەڵکو بە بڕیاری سەرۆکی ئەمریکا ممکنە. بەڵام ئەزموونی جیهان ڕوونە، هەر شوێنێک ئازادیان بە بۆمب هێنابێت خەڵک ئازادیان نەبینیوە، وێرانیان بینیوە. دەوڵەتی بیانی کاتێک دێتە ناوەوە بۆ ئازادی خەڵک نایێتە ناوەوە، بۆ بەرژەوەندی خۆی دێتە ئەو وڵاتەوە. هیچ ئیمپراتورێک خێرخوازی نەتەوەیەک نییە. لەم پرۆژەیەدا خەڵکی ئێران چیتر کەرەستەی سەرەکی نین، ئامڕازن و ئێران چیتر نیشتمان نییە، مەیدانی ئۆپراسیۆنی بەرژەوەندی زلهێزەکەنە. پەهلەوی لە هەمان چاوپێکەوتندا ترامپ بە ئاشتی خواز دەناسێنێت و داوای لێ دەکات ئێران ئازاد بکات. پاشان دەڵێت دەبێت سەری مار ببڕن تا هەڕەشە نەبێت بۆ بەرژەوەندی ئێران. ئەمریکا و ناوچەکە لێرەدا ڕاستێکی ڕوونیش ئاشکرا دەبێت. ئەو بەرژەوەندی ئەمریکا بە بەرژەوەندی خەڵکی ئێرانەوە گرێ دەدات. ئەمە واتە سیاسەتەکەی لە سەرەتاوە وابەستەیە. ڕابەری ئازادی خواز کاتێک لە خەڵک دەدوێت لە کەرامەت و سربەخۆی و دادپەروەری دەدوێت، نەک لە بەرژەوەندی ئەمریکا. ئەمە هەمان خاڵە کە دەبێت بگوترێت. ئەم ڕێگەیە نەک ئازادی بەڵکو گواستنەوەی دەسەڵاتە لە تارانەوە بۆ ڤاشنگتۆن. بۆیە دەبێ وریابین کە شۆڕش و ڕاپەڕینمان بۆ ئازادی و بەرابەری لێمان نەدزن. کۆرپەی سەر هەڵدانە زانستگی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گڕ و گاڵی بەرخۆدانە لەم وانەی هەبینە وانەی ئازایەتی ژینە ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێ ژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێ
خواجني آوين وأشتم جهانم هرارنجينا لشي ليجاني خوجين دم بدا مريم جهانا داوينم تاجي لبوني فلسفي قولي جيانا أمن جنم جن جيانا ألف بيجينو بيانا أمن جنم جن جيانا ألف بيجينو بيانا كم دار داري هبوناكم أزاري جيني نحازي لبر بيت بروتناكم لانتي كور بيسر هلدانا زانز كيفا مو هرمانا داوينم فرقي جيانا قروب قالي برخودانا أمن جنم جن جيانا ألف بيجينو بيانا أمن جنم جن جيانا ألف بيجينو بيانا کاگ تاها کوردستانی لە پەیامێکی کورددا پرسیاری کردووە دۆخی کوردستانی ئێران لە بارودۆخی قەیرانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا چۆن هەڵدەسەنگرن. زۆر سپاس لە کاک تاها. دەبێ بڵین ڕووداوە خوێناویەکانی ئەم دوایە ئێران جارێکی تر مەسئلەی دەسەڵات تونند و تیژی ڕێکخرا و شێوازەکانی بەرەنگاری کۆمەڵایەتیان خسووەتە ناوەندی سەرنجدانەوە. لە کاتێکدا کۆماری ئیسلامی بە پەنابردن بۆ کوشتاری بەرفراوان توانی لە زۆربەر ناوچەکانی ئێران خۆپێشاندانەکان دابمەرکێنێ لە بەشێکی گەورەی کوردستانی ئێراندا شێوازێکی جیاواز سەری هەڵدا. مانگرتنی گشتی وەک ڕێگایەک بۆ کاراکردنی هێزی سەرکوت ئەم جیاوازیە لە دۆخی تایبەتی کوردستان لە پێکاتەی سیاسی کۆمەڵایەتی ئێرانەوە سەرچاوە دەگرێت. دۆخێکە بەبێ تێگەیشتنێکی قوڵ لێ ناکرێت استراتێژیەکی سەرکەوتووانە دابڕێژدرێت. کوردستان کۆمەڵگایەکە کە تیادا سیاسەت تەنها بە کاتی هەڵبژاردن یان خۆپێشاندانەکانەوە سنووردار نییە، بەڵکو سیاسەت بەشێکی ئاساییە لە ژیانی کۆمەڵایەتی. بوونی مێژووی پارتە سیاسیەکان بیرەوەری کۆمەڵایەتی تێکۆشان و شێوازەکانی ڕێخستنی خۆبەخۆیی وای کردووەکە کردەوەی سیاسی لە کوردستان زۆر جار لە حاڵەتی پەرتەوازەبوونەوە تێپەڕێت و شێوەیەکی ڕێکخراوتر بەخۆیەوە بگرێت. دەبێ ئەوەش بزانین ئەم فرە پارتی بوونە هەرچەندە سەرمایەکی گرنگە بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەتی سەرکوتگەر، بەڵام لە هەمان کاتدا ناکۆکی تایبەتی خۆی لە خۆ دەگرێت. لە دۆخی لاواز یان داڕمانی دەسەڵاتی ناوەندی ئەم فرە حزبی بوونە دەتوانێت ببێتە هۆی ڕەکاپەری کۆنتڕۆڵکراو یان تەنانەت ناکۆکی لە نێوان هێزە سیاسیەکاندا، بە تایبەتی کاتێک چەک وەک سەرچاوی هێز لە کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی و دموکراتیکەکانەوە دەربشێت. هەر لە ئێستاوە دەبێ بیر لەم بابەتە بکرێتەوە و ڕێگا و شوێن بۆ کەمکردنی خەسارەکانی بدۆزرێتەوە.
ئەویش هیچ نییە جگە لەوەی کە هێزە سیاسیەکانی چەکدار لە کوردستان بگەن بە ڕێکەوتنێکی قایم و بناغەدار و وەک قەراردادێک ئەم بەڵێنە بە خەڵکی کوردستان بدەن کە هێزی چەکدار تەنها بۆ بەڕژەوەندی باڵای خەڵکی کوردستان بەکاردێ نەبۆ مەرامی حیزبی. لەم بارەوە ئەگەر بەڕوونی قسە بکەین یەکێک لە مەسئلە سەرەکیەکان لە ئەوە کاتێکدا مەسئلەی ئینحساری ئامێرەکانی تونوتیژیە. لە ڕوانگە ئێمەوە ئەم ئینحسارە نابێت لە دەستی پارتەکان بێت بەڵکو چەک دەبێت لە ژێر کۆنتڕۆڵی دامەزراوە هەڵبژێردرا و بەرپرسیارەکانی خەڵکدا بێت. ئەگەر وانە بێت دەسەڵاتی خەڵک لە خوارەوە دەکەوێتە ژێر دەسەڵاتی چەک لە سەرەوە و ئەمە دەتوانێت ببێتە کێشەی جدی. هەڵسوکۆتی کۆماری ئیسلامی لەگەڵ کوردستاندا دەکرێت لە چوارچێوەی تەفرەقە دروستکە و دەسەڵات بپارێزەدا تێک بگەین. دەوڵەتی ناوەندی نەک هەر بە سەرکوتی ڕاستەوخۆ بەڵکو بە دروستکردنی تەفرەقەی سیاسی و نەتەوەی و حزبی هەوڵ دەدات دەسەڵاتی خۆی بپارێزێت. دانوستانی جیاجیا لەگەڵ پارتەکان، دانی دەرفەتی سنووردار و کاتی و ناساندنی بانقەستی هەندێک کەس هەمویان بەشێکن لەم استراتێژە. ئەم ڕێبازە تایبەت نییە بە کۆماری ئیسلامی ئێستا، لە هەر دەوڵەتێکی ناوەندگەرا دەتوانێت دووبارە ببێتەوە. بۆیە مەسئلەی یەکگرتووی لە نێوان هێزە کۆمەڵایەتی و سیاسیەکانی کوردستاندا بەشێکی جیانەکراوەیە لە استراتێژێکی ڕوون بۆ داهاتوو کە دەبێت ڕێگای ئەم تەفرەقەنانەوە ببەستێ. جیاوازی نەتەوەی لە کوردستان بۆ نمونە لە نێوان کورد و تورکدا ئەگەر بە باشی مۆدیریەت نەکرێت دەتوانێت ببێتە خۆی ناکۆکی نێوان خەڵکی ستەملێکرا و وەک مەترسێکی هەمیشەیی بەسەر ئەم خەڵکەدا بمێنێتەوە. هەوڵدان بۆ تێپەڕبوون لەم مەترسیە پێویستە لە ئێستاوە بکرێتە ئەرکی چالاکوانانی مەدەنی و ڕێکخراوە جەماوەریەکان کە ئەم فەرهەنگی پێکەوە ژیانە بەهێز بکەن. کۆمەڵە ئەگەر بیەوێت ببێتە هێزێکی کاریگەر لە داهاتووی کوردستان دەبێت بتوانێت تێکۆشان دژی سیستەمی نەتەوەیی پەیوەست بکات بە تێکۆشانی چینایەتیەوە، نەک بەرامبەر بە یەکتر، نەک یەکێکیان بەرجەستە بکاتەوە لە ئەوی تر. ئەم پەیوەندیە تەنها لە ڕێگەی سیاسەتێکی یەکسانی خوازانە دژە ڕەگەزپەرستانە و دژە شۆڤێنیستیەوە دەکرێت. بەم شێوەیە دەکرێت خەڵکی هاوچارانووس سربەخۆ لە نەتەوە نزیک بکرێنەوە و لە ڕیزێکی یەکگرتوودا ڕێک بخرێن. لە دۆخی لاوازی دەوڵەتی ناوەندی لە کوردستان دەرفەتی دروستبوونی دەسەڵاتی دووگانە زیاترە لە زۆر شوێنی تر، یعنی دامەزراوە خۆ بەڕێوەبەرە خەڵکیەکان لە پاڵمانەوەی پێکاتەی فەرمی دەوڵەت. شوراکان، بنکەکان و شێوازەکانی تری ڕێخستن لە خوارەوە دەتوانن بنەماکانی دەسەڵاتی ڕاستەوخۆی خەڵک بن. بەڵام ئەزمموی خۆمان پیشانی داوەکە دەسەڵاتی دووگانە بەبێ چارەسەری مەسئلەی دەسەڵات لە ناوەند ناپایدارە. هەتا پێکاتەی دەوڵەت لە مەرکەز نەگۆڕێت هەر دەستکەوتێکی خۆژەئی لە مەترسی پاشگەزبوونەوەی تونوتیژیانەدایە. لە کۆتاییدا مەسەلەی کوردستان ناکرێت جیا لە مەسئلەی گشتی ئێران تێبگەین. یەکڕێزی لە نێوان گەلی کورد و غێرە کورد نەک تەنها شعارێکی ئەخلاقیە بەڵکو مەرجی مادی و سەرکەوتنی هەر بزوستنەوەیەکی ئازادی خوازانەیە. بەرگری چالاکانە لە مافە یەکسانەکانی هەموو نەتەوەکان و هەموو بندەستەکان تەنها ڕێگایە بۆ بێهێزکردنی سیاسەتی شۆڤێنیستی و ناوەندگەرەکان کە هەمیشە لە کەمیندان. لەبەردەرگای هەموو ماڵێک وەتەپەی کەریوەسان لە کۆڵانی هەموو شارێک بووە هاواری جردەسان وەرن لەوبەر لە بڕوانن بە پێوەکی کوردم خەڵێڵکەن کە شاریە مەگردەگرێ دەیێوەش ماش خەڵێڵکەن کە شاریە مەگردەگرێ. وەڵامی هەژاری بێمافی لە سیستمە سرمایه‌داریەکاندا ناڕزایەتی هاتنە سەر شەقامەکاندایە. دیاردەیە کە نەک تەنها ئەمڕۆ بەڵکو دەیان ساڵە کۆمەڵگە ئێرانی گرتووەتەوە.
دەکرێت ناڕزایەتی بە هەڕەشە و دەستگیرکردن بۆ ماوەیەک خامۆش بکرێت، دەکرێت شەقامەکان بە خوێنی گەنجان سوور بکرێت، بەڵام چاوەڕوانی بێدەنگی خەڵکێک کە مافی خۆیان داوا دەکەن خەیاڵێک زیاتر نییە. نیشانەکانی ئەم ڕاستیە دەتوانرێت لە ڕووداوەکانی ماوەی ڕابردووی کۆمەڵگە ئێراندا ببیندرێت. کاک ئەدیب ئەم نووسراوەیە بۆمان ناردووە و لە ئێدامەکەدا نووسیوێتی نیشانەگەلێک کە بەتایبەت دەسەڵاتی خۆسەپێنەری کۆماری ئیسلامی ناچارن ڕوبەڕوویان ببنەوە بە فرانباری 96یان سەرکوت کرد، بەڵام خەزەڵوەری 98 لێکەوتەوە. خەزەڵوەریان سەرکوت کرد بەڵام بزوستنەوەی ژینای لێکەوتەوە و ئەویشیان بێبەزەیانە سەرکوت کرد، بەڵام نەیانتوانی شکستی پێبێن و ئیدامەکەی ئەمڕۆ بە چاودەی بینین. بێگومان لە ڕژیمی کۆماری ئیسلامی و باڵە جۆربەجۆرەکانی ناوحکوومەتەوە بگرێتە پاشماوەکانی ڕژیمی پێشوو وەک ڕەزا پەهلەوی هۆڵ دەدەن پێش با ڕادیکالبوونی جوڵانەوە ناڕزایەتیەکان بگرن. ئەم ڕەوتە سەرەڕای جیاوازیەکان بۆ دەسەڵات، بەڵام بۆ بەرگرتن بە پەرەسەندن و قوڵبوونەوەی ناڕزایەتیەکان نەک تەنها لەگەڵ سیستەمی ئێستادا هاوڕان، بەڵکو لە خاڵە لاوازەکانی ناڕزایەتیەکانیش بە ئەژمار دێن. لەم نێوانەدا ڕژیمی کۆماری ئیسلامیش هەر کاتێک ڕوبەڕووی ناڕزایەتی خەڵکی وەک ناڕزایەتیەکانی ئەم دوایە دەبێتەوە، سەرەتا بە ڕەواڵەت کە ناڕزایەتی بەرامبەر گرانی مافی خەڵک هاتووەتە مەیدان، بەڵام بە دەستەواژەی شکاندنی یاسا سەرکوتی دەست پێ کرد. چۆن دەیزانی داوای ئابووری جیا لە سیاسەت نییە، لە سیاسەتیشدا دەسەڵاتی سیاسیە کە دەکەوێتە بەر ڕق و بێزاری خەڵک. دەربڕینی سیاسەتی هاودڵی تێکەڵ بە سەرکوت لە ژێرناوی کرداوەی یاسایی لەلایەن دەسەڵاتداران و دەوڵەتمەردانی ڕژیمی کۆماری ئیسلامی بابەتێکی تازە نییە. قسەی سوتا و بێناوەڕۆکە و نیشانیان داوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی کەمترین نزیکی لەگەڵ هاوڕێتی ناڕزایەتی کرێکاریەکان، زەحمەتکێشان، ژنان و کشان و خوێندکاران و قوربانیەکانی دیکەی نییە. کۆماری ئیسلامی بەتوندی دژی ناڕزایەتیە پیشەیی و سیاسەکانی ملیۆنان مرۆڤ ئازادی خواز و ستەم لێکراوە. چونکە دەربڕینی داخوازیە بنەڕەتیەکان لەم ڕژێمەدا بە تاوان دادەنرێت و وەڵامی بەرپرسانی حکوومەتی بۆ ئەم ناڕزایەتیە هەروەک داستانی ئێستا گوتوویەتی کاردانەوەی یاساییە. بەڵام جیا لە سیاسەتە ناسرا و ڕوتینەکانی دەسەڵاتداران و حکوومەت ناڕزایەتیە دواییەکان پەیامی ڕوون و دیاریان تێدایە. ئەم ناڕزایەتیانە بەردەوامی داواکاری ڕەوای ملیۆنەها مرۆڤە کە دەیان ساڵە لەژێر فشار و سەرکوتی سیستماتیکدان. ئەم داواکاریانە وەڵامدانەوەیە بۆ نائەداڵەتی و نایەکسانیەکان کە بە دەستی ژمارەیەکی کەم ژیان و هەبوونیان لە ناوچووە. دەربڕینی تووڕەیی و ناڕزایەتی دژی تاڵانکارانی ماڵ و سامانی کۆمەلگا هەروەها دەربڕینی داواکاریە بۆ دامەزراندنی سیستەمێکە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ، لەوانەش مافی ناڕزایەتی کە توێتە بەر دەستێژی ژمارەیەک بەرژەوەندی خواست. هاواری مردن بۆ دیکتاتۆر جگە لەوە نییە کە خەڵک لەمە زیاتر بەرگەی سیستەمێک ناگرن کە بنەما و بناغەکەی لەسەر تاڵانکردنی ماڵی گشتی و سەرکوتی ناڕزایەتیە ئاشتیانەکان دامەزراوە. بە چ زمانێک و چ دروشمێک دەبێ خەڵک بەگوێ کەڕبووی دەسەڵاتداران و حکوومەت بگەێنن کە بەردەوامی سیاسەت و سیستەمی ئێستا یەکسان نییە لەگەڵ بیر و داواکاریەکانی ڕاستەقینەی کۆمەڵگا. بێگومان سەرڕای دەرفەتە لە دەستچوەکان بزوستنەوە ناڕزایەتیەکان دەستکەوتی گرنگیان هەبووە. لەوانەش خەباتی ژنان و کشان سەبارەت بە ئازادی هەڵبژاردننی جلومەرگ، بەتایبەت هێماکانی وەک سووتاندنی لەشک بەڕوونی بینراوە و ڕوو لە پێشەوەیە. بێهۆ نییە کە دەزان و بەخۆڕانیە سیاسیەکانی وەک ڕەزا پەهلەوی هەڵ دەدەن ڕێگری لە گەشەکردن و ڕادیکالتربوونی بزوستنەوە ناڕزایەتیەکان بگرن. لە کەمیندا دانیشتن و بە هاوکاری و ئیمکاناتی ئەمپریالیستەکان بە دوای ئەوەدان کە ڕێگری بکەن لە زیانی جدی ڕاپەڕینی خەڵک بۆ گۆڕینی ژێرخانەکانی کۆمەلگا. هاتناوەوەی چالاکانەی ئەم دەستانە وە کەسانە بۆ گۆڕەپانی سیاسی بمانەی دزینی ئامانجەکانی خەڵکە بۆ دەرچوون لە ستەم و زۆڵمی چینی سەرمایەداری.
جیهانی باوێتن سەرجان مەردا وەرخەلێ بزارە دۆخماقێت سەرێ جۆن ترکۆ نفسەکی هارە هەناران لە یاران تنەو بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگاداری ماڵاوایی لە ژیانی هاوڕێ هاشم ڕۆستەمی بووین. بەم بۆنەوە کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنێکی بڵاو کردووەتەوە کە تیادا هاتووە هاوڕێ هاشم یەکێک لە کۆمۆنیستە دڵسۆزەکان تێکۆشەوی ماندووی نەناس و هەڵسوڕاوی خۆشەویستی بزوستنەوەی کرێکاری ئێران و کوردستان بوو. هاوڕێ هاشم ڕۆستەمی لە جایگبووی ساڵی 1327 هەتاوی شەوی دووشەممە 6 ڕێبەندانی ساڵی 1404 دوای تەمەنێک لە خۆڕاگری و وەفاداری بێڕاڕایی بە ئارمانەکانی ڕزگاری چینی کرێکار ماڵاوایی لە ژیان کرد و ئێمەی لە حەزوری یەکێک لە ڕۆڵە بە ئەمەگ و دڵسۆزەکانی بزوستنەوەکەمان بێبەشکرێت. هاوڕێ هاشم لە زۆمرەی ئەو کەسانە بوو کە لە سیاسەت وەک پابەندبوونێکی بە تەوامانە بە ژیان و بە کەرامەتی مرۆڤ و ڕزگاربوون لە ستەم تێدەگەیشت. ئەو کار و هەڵسوڕانی سیاسی خۆی لە گەرمەی سەڵەکانی سەرکوت و خەفەخانی پەهلەوی لە پەیوەند لەگەڵ سازمانی چریکە فیدایەکانی خەڵقی ئێران دەست پێ کرد و دواتریش هەر لەو سەردەمەدا پەیوەندی بە ڕیزەکانی تەشکیلاتی نهێنی کۆمەڵەوە گرت، ڕێگا و ڕێبازێکی کە تا کۆتایی ژیانی لێ لا نەدا. هاوڕێ هاشم تەنها چالاکێکی کرێکاری نەبوو، بەڵکو بەشێکی زیندوو بوو لە یادەوەری خەباتکارانەی چینی کرێکار. کرێکارێکی وشیار، ڕێخەر، جێ متمانە و بێئدعای کە لە پێکێنانی ڕێکخراوە مەدەنیەکان بەردەوام بوون و بەڕێوەچوونی چەندین بۆنە و ڕێڕەسمی کرێکاری لە سنە و شارەکانی دیکە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. ئەو ڕێڕەسمانە بۆ ئەو مەیدانی ڕاستەقینەی خەباتی چینایەتی و نیشاندانی ئیرادەی بە کۆمەڵی کرێکاران و ستەملێکراوان بوو. هاوڕێ هاشم ساڵانێکی زۆر لە ژێر گوشاری ڕاستەوخۆی دام و دەستگا ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بوو. چەندین جار بانکێشت و دەست بەسەر و هەڕەشەی لێکرا، بەڵام هەرگیز تەسلیم نەبوو. ئەو لە زۆمرەی ئەو کۆمۆنیستانە بوو کە سەرکوتیان ئەزمون کرد بەڵام سازشیان نەکرد، شکستیان هێنا بەڵام پاشەکشەیان نەکرد و بە تێگەیشتنێکی تەواو لە تێچووەکان تا دووەساتەکانی ژیان لەسەر بیر و باوەڕی خۆیان مانەوە. هاوڕێ هاشم ڕۆستەمی چەکۆچایی تەمەنی بە بیر و باوەڕی سۆسیالیزم و حەزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە وەفادارمایەوە. وەفاداری بەردەوامی ئەو لە پەیوەندی زیندوو لەگەڵ کرێکاران لە بێدەنگیەکی خۆڕاگرانە و لە ڕاوەستاوەیەکی یاران بەڵام نەگۆڕدا مانای دەبەخشی. ئەو لە زۆمرەی و تۆیکۆشەرانە بوو کە مێژووی ڕاستەقینێ بزوستنەوەی کرێکاری بێ ئەوان نانووسرێتەوە. لە دەستانی هاوڕێ هاشم خەسارێکی گەورەیە بۆ بزوستنەوەی کرێکاری و بۆ کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران، بەڵام ئەو ڕێگایەی کە ئەو گرتیە بەر ڕێگایکە کە بە ڕۆشنی تاکەکان ناوەستێت بەڵکو لەگەڵ یادەوەری و ئەزمونەکانیان بەردەوام دەبێت.
کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیست ئێران بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی ئەم هاوڕێ کۆمۆنیست تێکۆشەر و وەفادارە هاوخەمی و سەرخۆشی خۆی لەگەڵ هاوڕێ و هاوسەنگەرمان کاک ئەسعەد ڕۆستەمی بنەماڵەی خەمباریان و سەرجەم هاوڕێیان کرێکاران و ئەو خەباتکارانەی کە لەگەڵیدا ژیان و لێفێر بوون. یاد و ناوی هاوڕێ هاشم لە یادەوەری خەباتی چینایەتی و لە مێژووی ڕاستەقینەی بزوستنەوەی کۆمۆنیستی ئێران و کوردستاندا بۆ هەمیشە زیندوو دەمێنێتەوە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان زۆر سوپاس کە تا کوێستا بینەرمان بوون بۆ هەرچێ زیاتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاو بۆچوونەکانتان بۆمان باس بکەن. جارێکی تر سپاسم ماڵە.